بەنەر و تابلۆکانە ناو شارە بایەخیان نەبوو ساتەیە خۆت بایەخیان پێبێ باپڕی ناغەری کامرۆ ناوم عەدنان عوسمان شانازە سینەماکارم تاکو ئێستاکە دوو فیلمی درێژی سینەمایی دروست کردووە عازف درامزێکی زۆر باش بووم ئەو کات ئێستا لە بیرم نەماوە درامسم باش عازف دەکرد هەستم کرد شتێکیکە هەیە دەیوێ بێ هەموو فستیڤالەکان یەک نەخۆشی زۆر گەورەیان هەیە نەخۆشیەکە ئەوەیە گرنگی زۆریان بە فیلمی کوردی نییە دەبێت بازی کللتوری زەریبەی کللتوری لەسەر کۆمپانیا زەبەلەحەکان فەرز بکرێت دەنگی ڕاوبورگە والیامان نزیکەمەوە من ناوم عەدنان عوسمان شانازە سینەماکارم تاکو ئێستاکە دوو فیلمی درێژی سینەمایی دروست کردووە و زیاتر لە 16 شۆرت فیلم دروست کردووە دەرچووی ئەکادیمیای هونەرە جوانەکانم بەشی سینەما لقی دەرهێنان تا ئێستا تقریباً بەشداری زیاتر لە 20 تا 25 فستیڤاڵی جیهانی و ناوخۆ و عێراقی و هەرێمایەتیم کردووە نزیکەی زیاتر لە 10 خەڵاتم هەیە پێش ئەوەیە من دەست بە کاری وێنەگرتن و دەست بە کاری دەرهێنان بکەم من وێنەگر بووم وێنەگری تەلەڤیزۆن پاشان وێنەگری سینەمایی زیاتر لە 50 کاری وێنەگرتنم هەیە و سەرنووسری ڕۆژنامەی سینەما کوردی کابووم کە تاکە ڕۆژنامەیە لە مێژووی ڕۆژنامەگەری کوردی بە ڕۆژنامەیەکی تایبەتی سینەمایی ئەژمار دەکرێت و هەروها لە کۆمەڵک شوێنی کە ئەندامی سەردیکە هونەرمەندانیش ڕەنگە ژیانی زۆر خەڵک سوتفە ببی بەڵام ژیانی من سوتفە نەبوو بۆ هاتنە ناوم چونکە هاتە ناو بواری هونەری چونکە من لە خانەوادەیەکی هونەری من گەورە بووم زۆربەی ئەندامانی خانەوادەکەمان فۆتۆگرافەر بوون بۆیە کاری هونەری کاری فۆتۆگرافی بەنسبەتە من شتێکی غەریب و دوور نەبوو وردە تۆزە ئەوە گەنج بووم هاتمە ناو بواری وێنەگرتنی فۆتۆگرافی بەڕاستی لەوێ قۆناغی ژیانی هونەری من دەستی پێ کرد ماوەیەکی زۆر کاری فۆتۆگرافم کرد پاشان هەستم کرد شتێککە دەی بێتە ناو ژیانی من هەتا فۆتۆگرافەکە تەواو بکات یان با بڵێن کارە هونەریەکە تەواو بکە وەرکشۆپێکی مۆسیقیم دیت مۆسیقا عازف درامزێکی زۆر باش بووم ئەو کات ئێستا لە بیرم نەماوە درامسم باش عازف دەکرد هەستم کرد شتێکیکە هەیە دەیوێ بێ سەرەتای هەموو کەسێکیان سەرەتای ژیانی هەموو کەسێک پێویستە وەکو چێشتێنان وایە بدایەت نازانم خوێیەکە تێدەکەی ئاوەکە تێدەکەی و گۆشت تێدەکەوێتتر ئەوە لەوێ هەستم کرد بەڕاستی شتێکی کەم نقصانی هەیە دەبێت بێت هێشتا بێ یان بە زۆرێکی دیکە من تێر نەبووم هێستا هەستم دەکرد برسیمە لە بواری هونەری وەکو ئەکتەری شانۆی دەستم بەکار کرد لەوێ لە ئەکتەری شانۆی بەڵام هەموو سەرەتایەکی ئەکادیمی و نازانستی بوون کۆمەڵک مامۆستای زۆر بەڕێز هەبوون کە فێریان دەکردین بەڵام سەرەتایەکەی من نەکەوان سەرەتایەکەی من ئەکادیمی بوو وردە تا گەیشتە ساڵی 91 ڕاپەڕی نوێژنەکەی کوردستان لەوێ یەکەم قۆناغی کارکردنی جددی من تەلەڤیزۆنی پارتیگەل بوو لە تەلەڤیزۆنی پارتیگەل من لەوێ وەکو وێنەگرێک سەرەتا وەکو پەیامنێرێک کارم کرد پاشان وەکو وێنەگرێک کارم کرد کە سەرەتا ڕادیۆ و پاشان بوو بە تیڤی لەوێ کارم کرد وردە تانیمانی یەکەم فیلمی تەلەڤیزۆنی درێژ لەوێ بەرهەم بینین من وەکو ئەکتەر بەشداریم کرد دەرهێنانی مامۆستا نەژاد جەواد بوو ئێستا لە ئەڵمانیا دەژی یادی بەخێر و سلااو ڕێزمان هەیە لێرە بووی بەڕاستی سەرەتایەکی جوان بوو وردە لەگەڵ تەلەڤیزۆن و کاری تەلەڤیزۆن بەردەوام بووین فیلمێکی سینەمایی دیکەم نە تەلەڤیزۆنی بوو تەسویر کرد ناوی کورد و ئیمارات بوو دەرهێنانی عەدنان کەرکوچی کە ئێستا کاک عەدنان لە ئوسترالیا دەژی
یادی بەخێر سڵاو ڕێزمان هەیە لەوەی ئەویش بۆ من سەرەتایەکی زۆر باش بوو لەوێەوە من حەزی وێنەگرتنی تەلەڤیزیۆنی و سینەماییم زۆر زیادی کرد و هەوڵمدا زۆر خۆم فێر بکەم لە بوارەکە بە شێوەیەکی ئەکادیمی خۆم فێر بکەم خوێندنەوە و فیلم بینین و کۆمەڵێک مامۆستای بەڕێز ببینم و کۆمەڵێک تەجروبەی باش بکەم لە ساڵی 2005 بەشی سینەما لە کۆلێجی هونەرە جوانەکانی زانکۆی سلاحەدین کراوە من تا ئەو کاتە کۆمەڵێک شۆرت فیلم دروست کردبوو و چەند فیستیڤالێک گەڕابووم و ینی شۆرت فیلمەکانیش زۆر نەبوون پێم وایە 4 یان 5 شۆرت فیلم بوون و چەند فیستیڤالێک بەشداریم کردووە ساڵی 2005 چوومە ئەکادیمیای باڵێن چووینە بەشی سینمای کۆلیژی هونەرە جوانەکان لەوێ وەرگیرام و دەستم بە خوێندنی ئەکادیمی کرد لەوێ تا 4 ساڵی خوێندن کە ئەکادیمیان تەواو کرد هەستم کرد کە بەڕاستی ئێستا ئامادەیەکی باشم هەیە و توانام هەیە و بڕوایی زۆرم بەخۆم بوو کە دەتوانم کاری سینەمایی بکەم توانم کاری فیلمی درێژی سینەمایی بکەم و دەتوانم پەرە بە شۆرت فیلمەکانم بدەم و لە کۆمەڵێک بواری دیکە ساڵی 2011 یەکەم فیلمی سینەمایی خۆم دروست کرد وەکو دەرهێنان سێ گۆشەی مەرگ بەڵێ ئەم فیلمە لە کۆمەڵێک فیستیڤالی زۆر باش بەشداری کرد و چەند خەڵاتێکی باشی هەیە خەڵاتی باشترین فیلمی کوردی هەیە لە فیستیڤالی ئەربیل ئینتەرناشنال فیلم فیستیڤال و خەڵاتی باشترین ئەکتەری هەیە هەر لە ئەربیل ئینتەرناشنال فیلم فیستیڤال ئەو کاتە هەبوو بەشداری پێشبڕکێی سەرەکی لە کۆلکەتە ئینتەرناشنال فیلم فیستیڤال بەشداری پێشبڕکێی سەرەکی لە کایرۆ ئینتەرناشنال فیلم فیستیڤال و بەغداد ئینتەرناشنال فیلم فیستیڤال لە بەغدا خەڵاتی لێژەی داورانیشی وەرگرت و بەشداری لە فیستیڤالی کامێرەی عەرەبی کرد لە ڕۆتردام من کە لە ئەکادیمیا بووم مامۆستا پرسیارێکی لە هەمومان کرد لە هەموو قوتابیەکان گوتی چەند سەعات خەریکی سینەمان هەر کەسێک جوابی داوە گوتی 5 ساعت ئەو گوتی 4 ساعت یعنی لە 24 ساعت چەند ساعت خەریکی سینەمان سەرهاتی سەر من دەبایە من جواب دەمەوە گوتی عەدنان تۆ خەریت چەند ساعت خەریکی سینەما لە 24 ساعت گوتم مامۆستاجان 24 ساعت گوتی چۆن نا ئەوە ڕاست نییە چۆن 24 ساعت 24 ساعت خەریکی سینەمای بەڕاستی وایە یعنی بۆم حیساب کرد کە من 6 تا 7 ساعت لە ئەکادیمیا دەرس دەخوێنم پاشان 2 ساعت دەستمەوە لەگەڵ ماڵێ 2 ساعت تا 3 ساعت نان دەخۆم و قسە دەکەم و ئەویش بەشێکە لە ژیان ژیانیش سینەمایە سینەما ژیانە پاشان دەچم لەگەڵ چەند دۆست و برادێک یەکتر دەبینین و پیاسە دەکەین قسە دەکەین مناقەشە دەکەین فیلم دەبینین ئەویش هەر سینەمایە هەموو دۆست و برادەرەکان هونەرمەند و سینەماکارن ئێواران کە دێمەوە دەبێت فیلمێک یان فیلم و نیوێک ببینم کە دەشخەوم حتمما خەونەکانیش هەر فیلم و سینەما بەجددی سینەما جیهانێکی زۆر سەحراویە یعنیگمان بێرێکمان دەرهێنەری گەورە دەرهێنەری جیهانی و سویدی لە یادداشتنامەکانی خۆی دەجێڕێتەوە دەڵێ کاتی کە لەگەڵ بابم هاتمە شار بابی قەشە بووە گوتی لەگەڵ باوکم هاتمە شار یەکەم جار چوینە هۆڵی سینەما فیلمێکمان بینی وتی کە گەڕامەوە ژانە سەرێک منی گرت من نەمزانی ئەو ژانە سەرێت چییە چەند تەمەنم گەورە بوو ئەو ژانە سەرە لە لای من زیاد دەبوو هەر تەمەنم گەورە دەبوو هەر ئەو ژانە سەرە هەر زیاد دەبوو پاشان کە چوومە ناو سینەما اینجا زانیم ئەو ژانە سەرە ژانە سەری سینەمایە سینەما ڕاستە جیهانێکی زۆر سەحراویە زۆر تایبەت زۆر جوانە زۆر بە هەموو مانایەک جوانی بەخشە و مرۆڤ دۆستە و
خزمەت بە ئینسانیەت و بە مرۆڤایەتی دەکات لە هەموو دنیا وە کۆمەڵێک بابەتی دەست بۆ هەموو بابەتەکانی ژیانی مرۆڤ و ژیانی ئاژەڵ و بوورەوەرەکانی دەرەوەی هەساری ئێمەش دەبا. ناتوانانی بڵێ ئەوەندە سەعاتە من یان ئەوەندە کاتە من کاری سینەما دەکەم بۆیە کە هاتیە ناو بوارەکە ئیتر وەکو ئەوەیە کە ناتوانانی بە ئاسانی لێی دەربازبی. ژیان لە پاش سێگۆشەی مەرگ بەنسبەت من بەکەوە عەدنان عوسمان وەکو دەرهێنەر ژیانێکی زۆر سەختتر و ناخۆشتر و سەحمەتتر بوو لەبارەی هونەری دەڕێم. هەستم کرد دەبێ من ئیشی باشتر بکەم، دەبێ من ئەو بینەرانەی کە هەمە لە ڕێگای ئەو فیلمە و کۆمەڵک شۆرت فیلمی دیکە دەبێت جارێکیکە سڵاوێکیانی بکەم سڵاوەکەم ئەجارە گەرم و گۆڕتر بیتن و بابەتێکی دیکەی هونەری سینەمایی و مێژووییان پێشکەش بکەم یان هەر بابەتێکی دیکە کە من متفق بم لەسەری. ژیان پاش سێ گۆشەی مەرگ بەڕاستی بۆ من گۆڕانکاریەکی زۆر ئەوە بوو لە تقریبان 150-160 ژیانی منی گۆڕی. دەبێ بیرم لەوە کردەوە دەبێت لەمە دووە دیزاینی ژیانی خۆم ژیانی سینەمایی خۆم بە جۆرێکی دیکە بکەم و ئەوە بوو کە پاش ئەو فیلمی مەملەکەتی مێروولەکانم دروست کرد. فیلمی مەملەکەتی مێروولەکانیش لەبەر کۆمەڵێک هۆکار دروستم کرد. ڕاستە لەسەر ژیرفانی خۆم بوو، من پرۆدیوسەری ئەو فیلمە بووم. ئەو کاتە ساڵی 2015 بوو. ساڵی 2014 کاتی کە تیرۆریستانی داعش هێرشیان کردە سەر کوردستان، بارودۆخی سیاسی تا حەدێک ئەمنی ئەو تا ئاستێکی زۆر دارایی لە کوردستان شلەژا وەزعەکە زۆر بەرەو خراپی چوو تا کارگەیشتە ئەوەی کە حکوومەت نەیتوانی سەپۆرتی فیلمێک بکە. پێی وابوو ئێمەش پێمان وابوو کە سەپۆرت و پشتگیریکردنی خانەوادەیەکی شەهید باشترە و گرنگترە لە ئێستاکە لە شتێکی دیکە، یان تەرخانکردنی چەک و تەقەمەنی بۆ پێشمەرگە گیانە سەدەستەکان ڕەنگە ئەوە لە پێشتربی بەڕاستی زۆر گرنگتربی لەوەی کە بین شۆرت فیلمێک یان فیلمێکی سینەمایی دروستکەین. یعنی کاتی بوو. کۆمەڵێک بابەت لە مەسەلەی شەڕی داعش سەرنجمی ڕاکێشا یەک لەوانە ئەو کچە ئێزیدیانە بوون کە تیرۆریستانی داعش دەیان برد و بە شێوەک لە شێوەکان تەعەدایان لێدەکردن. ئەو بابەتە زۆر سەرنجمی ڕاکێشا وەکو سینەماکارە وەکو هونەرمەندێک وەکو ئینسانێک کاتی کە گوێم لە قسەی بەڕاستی شۆک بووم، وتم واو، یعنی شتی وا هەیە، چیرۆکی وا هەیە. هەستان فیلمێکم لەسەوە دروست کرد. من قوربانی زۆرم دا بوو ئەو فیلمە، بەڵام دروستم کرد لە ڕووی نەفسیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە من زۆر مرتاح بووم کاتی کە فیلمەکەم دروست کرد. ڕاستە لە ڕووی مادیەوە زەرەرێکی زۆرم کرد، سیارەی خۆم و ناوماڵی خۆم و کۆمەڵێک زەرەری زۆرم کرد، بەڵام فیلمەکە دروست بوو. فیلمەکە لە ڕێگای فیلمەکە توانیمان لە کۆمەڵێک وڵات فیلمەکە عەرز بکەین، نمایش بکەین و کۆمەڵێک فیستیڤال بکاتن و کۆمەڵێک خەڵات بەدەست بێنیتن. لەوێ توانیمان ئەو پەیامەی کە من دەمویست بیگەینین بە زۆر بە دڵنیاییەوە دەڵێم تا ئاستێکی زۆر پەیامەکەمان گەیشت کە بە هەموو دنیامان گوت لە ڕێگای ئەم فیلمەوە. کورد میلەتێکی شەڕکەر نییە، میلەتێکە حەزی لە شەڕ نییە، میلەتێکە ئاژاوە جێڕ نییە، میلەتێکە لەسەر ماڵ و حاڵی خۆی دانیشتووە و تەعەدا لە کەس ناکە. بەڵام کۆمەڵی خەڵکی تیرۆریستیان هێرش دەبنە سەر کوردستان و سەر پیرۆزیەکانی کوردستان، سوپای کوردستان بە مەجبوری دەبێ پارێزگاری لە خۆی بکاتن. بەڵام ئەوانەش هەمووی مانای ئەوە نییە کە بێن دەستدرێژی سێکسی بکەنە سەر با بڵێن ئافرەتەکانمان، کە بەڕاستی ئەو هەواڵەم بی زۆر خراپ وەزعی من تێکدا. هەر لەسەر ئەو بابەتە من چیرۆکەکەم دروست کرد. ئێستا لە کۆتاییدا سەرنێشێن لە کۆتایی فیلمی مەملەکەتی مێروولەکان ئەوەی کە بینی لە کۆمەڵێک وڵات تێگەیشتن کە تیرۆریستانی داعش چەند تەعەدایان لە ئێمە کردووە. ئەو پەیامەکەی من بوو تێگەیشتن ئەو ئافرەتە بە کورتی ئەو ئافرەتە
ئاکتەری سەرەکی فیلمەکەم ئەو ئافرەتە دووجیان دەبێت لە تیرۆریستانی داعش لە کۆمەڵێک چەکداری داعش پاشان کە کوردێک ڕزگاری دەکات لە ئەستێوان دەهینتەوە ئەو ئافرەتە دووجیانە پرسیاری فیلمەکە ئەوەیە ئایا ئێمە کە دوژمنی داعش و داعش کە دوژمنی کووردا ئەو منداڵە لە سشی ئافرەتەیە سبەی ڕۆژکەرە دایک دەبێ ئێمە دەتوانین لەگەڵی بژین باش ئەگەر ناتوانین ئەوە ئەو منداڵی ئەو کچەیە ئەو کچەش کووردە ئەگەر دەتوانین چۆن دەتوانین چیرۆکی فیلمەکە تۆزێک فەلسەفی بوو بەڵام بەداخەوە بودجەیەکی زۆر گەورەی لە پشت نەبوو بۆیە نەوانتوانی ئەوەی کە هەیە لە دڵم لەسەر سیناریۆیەکە و لەسەر دیکۆ باشەکە و لەسەر ستۆری بۆردەکە 100% بتوانم تەنفیزی بکەم تا حدێک توانیمان لە 55-60 ئەوانە بەسەرەوە توانیم جێبەجێ بکەم بەڵام خۆزگە پارەیەکی باش و بودجەیەکی باشی لە پشت وایە ئەو کاتە دەمانتوانی زۆر باشتر سەرکەوتوتر بین لەوەی کە هەوڵە هەر نسیبی تووە سوبە لێرە بڕۆ تا تووشی بەڵاکت نەکەی دوێنێ شێخەونێکی زۆر ناخۆشم بینم ئەو منداڵە چێ؟ گوناحی من و ئاوارەی کەست و کچانی گوندی چییە؟ تاوانی هەمومانەوەیە کە کوردی فرێمی هەموو سینەماکاریان با بڵێن پەیامی سەرەکی هەموو کاربارێکی سینەمایی خزمەتکردنە بە مرۆڤایەتی ئەگەر ئەو خزمەتکردنە بە مرۆڤایەتی یان پژگیریکردنە لە مرۆڤایەتی لە هەموو کێشە و کەم و کوڕیەکانی بکۆڵتەوە قسە بکە ئەگەر ئەو پەیامی لێوەرگریەوە ئەو پەیامە سەرەکی لێوەرگریەوە سینەما دەبێتە شتێکی مەهزەرە دەبێتە شتێکی تەنها بۆ کات بەسەربردن و بۆ پێکەنی ناوی من ناڵێم کات بەسەربردن گرنگ نییە گرنگە بەڵام پەیامە سەرەکیەکە کە خزمەتکردنە بە مرۆڤایەتی خۆ فیلمی ڕۆمانسی خزمەتکردنە بە مرۆڤایەتی و فیلمی هەموو ژانرەکان فیلمی کۆمیدی خزمەتکردنە فیلمی تراژدی خزمەتکردنە فیلمی ئەکشن و پۆلیسی و ئەتر هەموو ژانرەکانی سینەما خزمەتکردنە بە مرۆڤایەتی هەر یەک و بە زۆرێک لە زۆرەکان من لە هەموو فیلمەکانم و لە هەردوو فیلمە سینەمایەکەم و لە پرۆژەکانی ئایندەم کە ئێستا دەمێکە سناریۆم حازرە بەڵام سەپۆرتی داراییم نییە هەمویان باسی مرۆڤایەتیە باسی ئەو حاڵەتانەیە کە ئینسان بە زۆرێک لە زۆرەکان لێدا بڕاوە یان دەسەڵاتێک لێدا بڕیوە یان بەشێک لە هەستە مرۆڤایەتیەکانی لێدا بڕی جارێککە دمانەوێت بە ڕێگای فیلم و بە ڕێگای سینەما خزمەتی گەورەتر بە مرۆڤایەتی بە گشتی بکەین و بە تایبەتی بە باشووری کوردستان و هەرێمی کوردستانی عێراق ئەو هەموو ئێش و ئازارەی کە لە مێژووی کووردا دەبیندرێ قەناعەتم وەیە سینەماکار دەبێ خوێندەوارێکی باش بێ دەبێ بتوانێت مێژووی خۆی هەزم کرد بێ بتوانین لە ئێستادا بژی و بتوانێت ڕوئیای هەبێ بینینی هەیە بۆ داهاتوو ئەگەر ئەو سێ قۆناغە نەبێ لە ژیانی سینەماکار ناتوانین بە جوانی بە باشی پەیامەکانی خۆی بگەینیتن بۆیە دەبێ فیلمەکان هەر فیلمی کات بەسەر تەنها کات بەسەربردن نەبێت دەبێت فیلمەکان قوڵاییشیان هەبێ لە قوڵایەکان کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ باس بکەین کۆمەڵێک بابەت باس بکەین کە خزمەت بە ئینسانیەتی مرۆڤایەتی بکاتن من پێم وایە دەبێ سینەمای من یان با بڵێن ڕێزکەی من لە سینەما لە بابەتە مرۆڤایەتیەکان نایەتە دەرەوە لەو فرێمەدا دەبێت لەو چارچێدا بە کولتور و سینەما و بە هونەر ئێمە دەتوانین زیاتر خۆمان بناسین و ئێش و ئازارەکانی ناو میلەتی خۆمان بە هەموو دنیا ئاشنا بکەین پێیان بڵێن کاکە ئێمە میلەتێکی ئاشتی خوازین و شەڕخواز نین و پێش دەکەنین و تراژدیاشمان هەیە و ڕۆمانسیشمان هەیە و کۆمەڵێک بابەت و ژانری دیکەش دەتوانین باسکەین لە فیلمەکان ئەگەر ئەو بەردەوام بە ئەگەر بەردەوام نەبێت بەو پسڕپسرەیەکە هەیە ڕەنگە ئەو ناسینەی کە پێشتر بە هەوڵ و هیمەتی هەموو دەرهێنەرەکان و بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و تاکوتەرا هەندێک کۆمپانیای دەرەوە ناوە تا ئاستێک سەپۆرتی فیلمی کوردیان کردووە ئەگەر ئەوە بەردەوام نەبێ ئەو سەپۆرتە
ڕەنگە ئەو ناوبانگەی کە هەشمان بوو ئەم پەیدامان کردو بە هەمومانەوە وردە وردە ئاستەکەی دابەزیتن بەداخەوە. هەموو فستیڤالەکان یەک نەخۆشی زۆر گەورەیان هەیە. نەخۆشیەکە ئەوەیە گرنگی زۆریان بە فیلمی کوردی نییە، چونکە بەرهەممان کەمە، چونکە ناتوانین ئەو عەرزی عەزەڵاتەی کە پێویستە خۆمان نمایش بکەین و نیشان بدەین بۆ هەموو میوانە جوان و بەڕێز و دەرهێنەر و هونەرمەند و نووسەر و ڕۆشنبیر و ڕۆشن فکری کە دێن لە فستیڤالەکانمان بەشداری بکەن، فیلمەکانی خۆمانیان پێ نیشان بدەین. ئۆکەی ئەگەر مەسەڵەن ئەم ساڵ فستیڤاڵی دهۆک ساز بکرێ، دەپرسم بێ زەحمەت چەند فیلمی درێژی سینەماییمان هەیە؟ چەندمان هەیە؟ دەتوانین چۆن بەشێکی فیلمی سینەمایی بکەینەوە، یان فستیڤالی سلێمانی یان فستیڤالی کوردستان ئەوەی هەولێر بە بەشداری چەند فیلمی کوردی بەڕێوە دەچی؟ ژمارەکان زۆر کەمن. ئەو ژمارەکەمە پێویستە زۆر بەرز بکرێتەوە، زۆر زیاتر یانی بکرێتە 3 بەرامبەر و 4 بەرامبەر. ینی بە جۆرێک لە جۆرەکانی دیکە سازکردنی فستیڤال من لەگەڵیمە. من پێم وایە یەکە لە ئاهەنگە هونەری و سینەمایەکانی ئەو مەملەکەتێک کە نابێت لە دەستی بدەین، کە خەریکە دەبێتە تەقسێک، دەبێتە کەشێکی زۆر جوانی هونەری و سینەمایی لە مەملەکەتە. بەڵام ئەگەر بێت و تەنها ئەو پێشنیارەی من قبول بکەن، ڕەنگە فستیڤالەکان هەمووی زۆر باش دەگەشێتەوە. ئەویش ئەوەیە ئەو بودجەیە کە بۆ فستیڤالەکان تەرخانی دەکەن 135 ئەو بودجەیە بۆ بەرهەمهێنانی فیلم سەرف بکەن، پێش ئەوەی فستیڤال ساز بکەن دەتوانن چەند فیلمێک بەرهەم بێنن و بەرهەمی ئەو فستیڤال لە ناو فیلمەکان ناو فستیڤالەکە خودی خۆی عەرز بکرێت. اینجا فیلمەکان شۆرت فیلم بنیان فیلمی درێژ بن. ئەوە قۆناغێکی دیکەی زۆر باش دەیباتە پێشەوە. کەچی لە وڵاتان ئەمنەوە دەزانم زۆر باش دەزانم فستیڤالەکان فیلم دروست ناکەن، کۆمپانیایەکان فیلم دروست دەکەن. من ئەوە زۆر باش دەزانم. باشە، بەڵام بۆ ئەو وەزع ئیستیسنایی کە لە کوردستان هەیە کە بەرهەممان کەمە و فستیڤال دروست دەکەین، پێم وایە ئەوە چارەسەرێکی باشە. و چارەسەری دووەمیش ئەوەیە کە لە ڕێگای دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران ساز بکرێت. ئەویش ئەوەیە دەبێت بازی کللتوری زەریبەی کللتوری لەسەر کۆمپانیا زەبەلەحەکان فەرز بکرێت. ئەو کۆمپانیایە کە هەن بەبێ ناوهێنان بە نەویتە ڕێکلام، کۆمەڵک کۆمپانیای زۆر گەورە هەیە و کۆمپانیای مام ناوەندی کۆمپانیای بچووکی هەیە، هەرێک و بە حەسمی خۆی بازی کللتوریان لەسەر فەرز بکرێتن. ساڵانە یان مانگانە هەر کەسێک لەو کۆمپانیای کە سوود وەردەگرن لە هەرێمی کوردستان و لە خەڵکی هەرێمی کوردستان و لە فرۆشیان لە بۆ هەرێمی کوردستان بە هەموو ئامێرە ئەلکترۆنی و بە هەموو شتێکەوە باشە، بە هەموو خانی و بانی و شوقە و نازانم چی ئەوانەی کە دروستی دەکەن بە هەمووی سوود لەم خاکە و لە ئەو خەڵکە وەردەگرن، کەواتە دەبێ زەریبەی کللتوری بدەن. زەریبەی کللتوری سندوقێک دەکەنەوە بۆ زەریبەی کللتوری زۆر ئاسانە بە بڕیارێکەوە بە یاسایەکی حکوومەتی هەرێم هەرچی زەریبەی کللتوری ئێستەنا ئەو سندوقە لەو سندوقە بۆ مۆسیقا، بۆ سینەما، بۆ شانۆ، بۆ شێوەکاری، بۆ پەیکەرتاشی، بۆ سەما، بۆ هونەرە ملیەکان، بۆ ئەدەب، بۆ شعر، بۆ زەمە ڕۆمان، بۆ چی، بۆ چاپکردنی کتێب سەرف بکرێت. هونەر و تابلۆکان لە ناو شارە بایەخیان نەبوو. ساتەیە خۆت بایەخیان پێ بێ. باپڕی نایی! ئەمێ لە بەرچاوەیەکی لێ بەڕەقمێتەوە لە سەرما. بە دەنگی ڕاو گورگە والێمان نزیکە بڵەوە. ئەم ڕێگا شارەزای وای بێ. واگە لێمە نییە. ئەمە شێکێکە لە دەستکەوتەکانی ئازادی.